سڵاتانێ بێتەوە و کاتتان باش. ئەمڕۆ پەیمانگای زاگرۆس لە ژێر دروشمی بە کللتورکردنی کتێب و واخوێنەوەی کتێب لێرە پێشەنگایەک کراوەتەوە لە پەیمانگای زاگرۆس لە سنووری قەزای ڕواندوس بە ئامادەبوونی ژمارێکی زۆر لە هاوڵاتیان و هاوکات مامۆستایان و میوانان و چین پێژەکانی دیکە. ئەمڕۆ پەیمانگای زاگرۆس لە ژێر دروشمی بە کەلتورکردنی خوێندنەوە هەڵساوە بە هاوئاهەنگی لەگەڵ کتێبخانەی مێخەک یەکەمین پێشەنگای کتێب بۆ خوێنەران و کتێب دۆستان و ئەدیبانی ڕێکخستووە و هاوکات لە ئەم مەراسیمە لە پاڵکردنەوەی بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوامی دەبێت لە نێو پەیمانگای تەکنیکی ڕواندوس. نزیکەی 2000 کتێب و بە نزیکەی 500 ناونیشانی جیاواز و جۆراوجۆر لێرە نمایش کراون. لێرە قوتابیان و هاوکات میوانان گوزەر بە نێو کتێبەکانی نێوە و پێشانگای دەکەن و بۆ یەکەمین جاریشە ئەم پەیمانگایە لە ژێر دروشمی بە کللتورکردنی خوێندنەوە و هەڵساوە بە کردنەوەی پێشانگای کتێب کە زۆرێک لە ناونیشانی جیاواز و جۆراوجۆری لە بوارەکانی ئاینی و زانستی و فەرهەنگی و سیاسی لە خۆ دەگرێت لێرە نمایش کراون و لە ئێستاشدا ژمارەیەکی بەرچاو لە میوانان لێرە بوونیان هەیە. هەرێکە لە قایمەقامی قەزای ڕواندز و بەرپرسانی حزبی و حکومی ناوچەکە تێدا بەشدارن و گوزەر بە نێو کتێبەکان دەکەن. بەڵێ پێشەنگەکە ئەمڕۆ کاتژمێر 3 ئێوارە کراوەتەوە و بۆ ڕۆژانی دووشەممە و سێشەممەش بەردەوامی دەبێت و ئەم پێشەنگە بۆ ماوەی 3 ڕۆژ کراوە دەبێت لە نێو پەیمانگای زاگرۆس کە بەشەیەکی زۆر لە خوێنەران و هاوکات ئەدیبان و میوانان تێدا بەشدار بوون و لە ماوەی ئەم 3 ڕۆژەدا هاوڵاتیان دەتوانن بۆ بینینی ناونیشانەکانی کتێب ڕوو لە پەیمانگاکە بکەن و هاوکات ژمارەیەکی زۆر لەو نووسەرانەش تێدا بەشدارن کە خاوەنی کتێبەکەن لێرە بەشێک لەو بەرچاویش لە قوتابیان و هاوکات مامۆستایانی زانکۆ و مامۆستایانی پەیمانگا لێرە ڕۆڵیان هەیە و بەشدارن لە کردنەوەی ئەم پێشانگایە.